لە چوارچێوەی بانگەشە بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان و لە دوا ڕۆژی بانگەشەی هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئەنجومەنی هەریری کۆمەڵی ئیسلامی کوردستان بە یاوەری قومریە شێخ محەممەد بەرزەنجی کاندیدی ژمارە 3 لە پارێزگای هەولێر بازاڕی ناحیەی هەریریان بەسەر کردەوە بە مەبەستی بانگەشە بۆ لیستی 104 و ناسینی کاندیدانی کۆمەڵ. دیارە ئەمڕۆ لە ڕۆژانی کۆتایی بانگەشەی هەڵبژاردنە، منیش وەکو ئەرکی خۆم هاتم بۆ بانگەشەی هەڵبژاردننی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان لە شاری هەریر و دەوروبەرین بەسەر کردەوە. خۆشحاڵ بووم کە هاتمە لە نزیکەوە لەگەڵ دانیشتوانە قسەم کرد و سوپاسی خوا ئەەکەم جارێکی تر کە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لای جەماوەری ئەم دەڤەرە زۆر خۆشەویست بوو و جێی متوانەیانە و ئینشاءڵڵا لە کۆتایی نەتیجەشە ئێمە نەتیجەیەکی باشمانە بێت وەکو لیستی کۆمەڵی ئیسلامی، لیستی هەڵوێست و مەردایەتی. دیارە ئێمە وەکو ئەندامان لە شارۆچکەی هەریر هەڵساین بە دابەشکردن و بڵاوکردنەوەی پۆستەرەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ ئەوەی لە کۆتا ڕۆژەکانی هەڵبژاردندا خەڵک زیاتر دەنگمان پێ بدەن و دەنگ بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆبکەینەوە. هاوڵاتیانی ناحیەی هەریر بە لەبەرچاوگرتنی هەڵوێستا بوێرەکانی کۆمەڵی ئیسلامی و لە بەرەیگەلدابوونی بەڵێن دەدەن دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و کاندیدەکانی بدەن. ئەمە وەکو هاوڵاتی شارۆچکەی هەریر ئامادەین دەنگ بدەین بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی، چونکە لە ئەدای پەرلەمانتارەکانی کۆن ڕازین، کارەکانیان شەفا بوونەوە و ئینشاءڵڵا هەوڵی شەدەین دەنگی زۆر پەیدا بکەین بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بەوە جیاکرێنەوە لە کۆمەڵک لە کاندیدەکانی تر کە تێکەڵی خەڵکە بن و خۆیان زیان ناکەنەوە لە خەڵک و ڕقەمی تایبەتی خۆیان نییە، ئەوە تاقیکانەوە پێشتر تەنها ڕقم تەلەفۆنی پێشتر چ ڕقەمێکیان بۆ هەمان ڕقەمیان هێنات. وا بڕیارە ڕۆژی 12 مانگ پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت و کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بە لیستی 104 بەشدارە و داوا لە هاوڵاتیانی کوردستانیش دەکات لە پێناو بەدیهێنانی دادگەری و نەهێشتنی زوڵم و ستەم دەنگ بە لیستی کۆمەڵ بدەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی هەریر.